ننشد أوتيزم لبر أو خوي عليه تشكال على بمزاني هيا أو شتمناك اللي قبل فاكس يعني بعملين أو علاقة جنسي شتمناك بوي كمان على ده يستا شكل شوني كلي شكل السنتركان ده كي خوش للسنتركي لا باشا جايك شتبي من ريكوتوا پیاوەکە چوە لەگەڵ ژنەکە کە مناڵی ئەوێ لە خەستەخانە بە یەکەوە کە لە ژوورەکە کەیتر لە لەحزی مناڵبوونەکەیە کەچی سێری کردووە سەعاتدا موعیدێکی لەگەڵ فڵان کەسا بێ بچێ بۆ موعیدەکە ژوورەکەی بەجێشتە چوو بۆ موعیدەکە ئەی تەڵ یانی سێری شتانەکە ئەمەنم یانی ڕازەکەی علاقەتی ئەوەی کە خۆشەویستی دروستکەن لەگەڵ یەکە قورسە یعنی ئەمەنە قورسە بۆ چونکە دوو شتی جیاوازە چۆن پێی بڵێ خۆشمەویت ئایا کەلیمەی جارێک خۆشەویستی یعنی چی؟ ڕێکەوتووە ئەگەر بیستی بێتان نازانم بیستوتان یا بیخوێنە شتێک ڕێکەوتووە پیاو هەبووە لە 45 ساڵیە لە 40 ساڵیە دەستنیشان کراوە کە ئۆتیزمە بە چییە؟ ژنەکە چۆ شکاتی کردووە توێتی بار وەڵڵاهی ئەوە چەند وەختش من خێزانی ئەمە هیچ ئەڵێ کەسێک کێتەوە بۆ ماڵەوە وێتە ناو جێگاکە پاڵەکەوێ ئەخەوێ بەیانێ ڕاتەوە ئیشەکەیەکە و تەواو هەرچی شتێکی خۆشەویستی بێنیە لە بینمانە یعنی ئەمە چی ئەمە مۆزوعە یعنی ئەوە گەێنێتەوە کە لە 40 ساڵیەکە کە بەهۆی شکاتی ئەو ژنێوە دەرکەوت کە دەستنیشانیان کرد ئۆتیزمی هەیە یعنی ئەم شتانە ئەبێ ڕێژکەوت و خۆرەوە نێتەوە ئێمە باسەکەی لە مناڵێکی 30 ساڵانەوە ئەتوانی دەستنیشان کە جارێ لە 40 ساڵیەوە جارێ ئێمە کچێکمان لەلا بوو تازە وەرگیرا لەو جێگەیە بەس لەو بەشەی ناکە ئۆتیزمی تیا بوو لەو بەشەی کە نەخۆشە دەرونیەکانی تیا بوو ئەم کچە یەک حاڵەتی هەبوو یاری لەگەڵ نەخۆشەکانە کرد بەرزیەکردنەوانی و یاری ئەکرد و سۆحبەتێکرد کەوتێ پێمان وتمان بابە ئەم جێگەیە ئەوانە نەخۆشی دەرونیانەیە ئەم جێگەی پێویستەکە کە تۆزێکی نەدەبێت وەک سەرپەرشتیارێک تەسەڵوکەی نەک بەم شێوەیە باوەشیان پیاکێت و بەرزیانەکەی تۆی کردوانە دەی ڕۆی نە لەگەڵ یەکێکا لەگەڵ دوانە لەگەڵ سیانە بچۆڵە کە ڕەدانیشتین بە جەماعی هەموو ستافەکە وتمان کێشەیەکی گەورە لە لای تۆ هەیە ئەم کێشەیە ئەوەیە نەک لەگەڵ دوانە لەگەڵ سیانە بچۆڵە ئەین عەمەلیەت تکرارەکەیتەوە باوەشکردن و یاریکردن و شتانە ئەمە ڕاست نییە هاتینە سەر ئەوەی کە ئەم کچە ئەو تەمەنەی کە هەیەی 24 ساڵ یا 25 ساڵ زانی و تەسەڵکی کێیەکە دەست سەڵ و کچێکی 12 ساڵ یا 30 ساڵ ئەوە نێت تەمەنی بداتی مڕایقەی بەس سەڵ دەو حاڵتێک دەکە بردیان دەستنیشانیان کرد ئۆتیزم ئیتر بزانین شتانە دەیەکەوێت بەس ئەوەی نازانی کەی ئایا لە 3 ساڵیەوە ئایا لە 10 ساڵیەوە ئایا خۆی با پیاوم باس کرد کە ژنەکەی چوشکاتی کرد لە 40 ساڵیەوە لەڕۆ حاڵەتانە هەمووی گروپ هەیە بەس لە هەموو حاڵەتەکانە باسمەندبانە چی نەشتیکە ئێمە پێویستمان ڕۆیە کە چۆن ڕێخستنەکانەکەن
شتت هەیە کە دیوی سەرەوەی هەمومانی بینین بەس دیوی خوارەوەی نابین دیوی ناوی نابین کێشەکە لێرا لەسەر مەسەلەی ئۆتیزم ئەبینی ئەو هەموو ڕەفتارەکە ئەو هەموو شتاکات بەس بۆمان دیاری نی بۆچی ئەیکات بەس کاتێک وەکوتم ئەگەر شۆڕ بینەوە بۆ ناوەی ئۆتیزمەکە بتوانین تێبگەین لە ئۆتیزم لەو شتانی کە ئەیکا لەو ڕەفتارانە ئەو کاتە یەک بە یەک شتەکانی ئەتوانین چارەسەری بۆ دابنین و کێشەکەی بۆ حەلکەین بۆ شتانەی ڕێکخستنەکەی کە دوێنێ باسمان کرد ئەو دوو شتڵە بێبینرا و نەبینرا مەبەستم لە بینراوەکەوەیە کە خۆتان ڕۆژانە ئەیبینن هەموو شتەکانەکە بیخوێنەوە یا بینوسن یەکەم ئەتانەوێت ئەوڵێ مۆفۆپی کەم وتانێ باشە ناوەی ئۆتیزم سێ نەزەریەمان هەیە سێ تیۆریمان هەیە کام سێ تیۆریە لە هەموو کەسێکا هەیە هەر لە مناڵێکەوە کە دروستە بێت ئەم سێ تیۆریە گەشاکات بە جۆری خۆشیان ئەمانە چالاکیەکەن لە مێشکمانە لەلای ئەو مناڵە بەڵام ئەم سێ نەزەری ئەم سێ تیۆری شیریە تیۆری شیری پێڵێن لەلای مناڵی ئۆتیزم چالاک نییە هیچیان چالاک نییە دەوری خۆیان نابینن و ئەوەی کە لەلای مناڵێکی ئاسایی دەورەکەی خۆیان نبینن
هەرو کێشەی شەکە ئەو هەموو ڕەفتاری کە ئەیکات مەڵبوتە باڵێن پەیوەندە بەم سێ تیۆری ژیریەوە لە لای مناڵی ئۆتیزم. یەک بەیەکیان باز دەکەم حەزەکەم شتی شمێناوە دوایی هەوڵین بە پراکتیکی بیکەین و بزانین کە ئەو چۆن سەیری شتەکانەکە چکە بەڕاستی کە بەڵێ تێگەیشتن لە ئۆتیزم ئەو کاتە خۆشەکەوتەوەی تر بەتەواوی لە ئۆتیزمێک تێ بکەیت بۆچی ئۆتیزمێک وا شتەکانە بینی بوانە بیر لە شتەکانەکە گەیشتی کە ئەو کاتە توانیت زۆر بە ئاسانی شتەکانی بۆ چارەسەر بنکەی پێکەوە بەستن گرێگەدا مەبەستم لێرا چیە؟ لە بنکەی پێکەوە بەستن گرێگەدا تۆچی لەناو بازار کێشەیە دەبێت شتێک ڕوویانەوە بەسکەیتەوە ناو دایرەکە کە ئەو شتێک کە بینیتە لە بازار دەقاو دەبۆ خۆی جەرد و بۆکێ بۆ هاوڕێکانێت هەر لەوەی کە دووکە شەڕیان بووە چەقوان بەکارهێنا یا لی شەڕیان لێکتریان نا پۆلیسات دوایەوە ساری کە چەند ساریچکەیش هات کوڕەکەیان بەتەویکان یعنی تۆ هەمووی وەک خۆی ئەیگێڕیتەوە بەس ئەگەر مناڵێکی ئۆتیزم ئەم حاڵەتە ببینێت یا کەسێکی ئۆتیزم ئەم حاڵەتە ببینێت ناتوانێت دەقاو دەبۆ خۆی بیگێڕێت بۆ لەو کاتانەیە ئەو کە حادیسەکە بۆ کەشتەکە ڕوویاوە لەوانەیە یەک شتی بچکۆلەی ئەو حادیسە گەورەیە ببینێت لەوانەیە لەو کاتا ڕقەمی ساری پۆلیسەکە سەرنجی ڕاکێشابێت بەس تەنها سەیری ئەوەی کردووە یعنی ئەگەر مناڵەکە بێتەوە بۆت بیگەڕێتەوە بۆت لەوانەیە بەس هەر باسی ئەو ڕقەمت بۆکا کە بینی ببینی بۆ نمونە ئەگەر مناڵێک بێتە ئەم شوورەوە ئێستا پێمەوە دانیشتون یا کەسێکی ئاسایە گەر بێت یەکسەر زانێت کە ئێمە دانیشتون یا کۆبوونەوەی یا باسی شتێک دەکەین یا ینی تێ ئەگا کەمە هۆڵێکی کۆبوونەوەی هۆڵێکە بۆ گفتوگۆکردن لەگەڵێکرا بەس مناڵێکی ئۆتیزم ئەگەر بێتە شوورەکەەوە لەوانەیە ئەو شتە سوورەی کە بە پەردەکەوەی لەوانێت سەرنجی بەس بۆ ئەوە ڕابکێشی ینی بەس ئەوە ببینێت بە هاتنە ژوورەوەی ئەگەر بێنی لای مێشکی مناڵەکە سێکە ینی ئەو شتە سوورە چه ڕەبتێکی هەیە بەم ژوورەوە هیچ ڕەبتێکی ینی هیچ شتێک ئەو شتێک کە بۆ پەنجەرەیەوە هیچ شتێک کۆ ناکاتەوە لەگەڵم ژوورە چکەم ژوورێکی دانیشتە کورسیتیایە مێزتیا چەند کەسێکتیا دانیشتون هەرێکی پەڕێ ینی هیچ علاقەیەکی بەس مناڵک قسمەکە بۆ شکڵی بینێت ئەمجا وردە لەم پارچە بچکۆلەیەوە یەک بۆ پارچەکانی کە دوایەوە کە هەمووی بەیەکەوە نایوانێ ئەو کاتە تێ ئەگا کە ئەمە ژوورێکی گفتوگۆکردنە یا ژوورێکی اجتیماعاتە ڕێش ئەیە جاریوا ڕوشیاوە کە مناڵەکە شوێنێکی بینیوە تایبەت بە ئاهەنگ تایبەت بێ بە ئاهەنگ بەسەکەن هەر هەمان مناڵ خۆی کردو بە ژوورە لەو کاتەیە ئاهەنگ تیانە بێت بەس لەو کاتەیە دانیشتنی ئاوا خۆبوونەوەیکی تیا بێت ئەو هەر بە حاڵەکەی جاران بینیەکات ئەگەر لێی بپرسی چیە لێسەر لەو ژوورەیە ئەڵێ ئاهەنگی تایە یعنی ئەو دەقا و دەق شتەکە لە مێشکە بۆ شکڵە وەری کردووە ئەنجام مناڵی ئۆتیزم ئەمە کێشەکەیەکی کە ئەو شێوەیە شتەکانە بینێت و توانایشی نییە توانای نیەوەی کە تۆ مناڵێک بەری لەگەڵ خۆتا بۆ سینە